دۆناڵد ترامپ سەرۆکی ئەمریکا لە نامەیەکدا بۆ ڕێکخراوی تەندروستی جیهانی ڕێکخراوەکە بە کەمتەرخەم تۆمەتبار دەکات و ئاماژەی بۆ وەش کردووە کە تەندروستی جیهانی راپۆرتەکانی تایبەت بە بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنای لە کانونی یەکەمی 2019 لە شاری ووهانی چین پشتگوێ خستووە و زانیاری چاواشەکراوی لەسەر ڤایرۆسەکە بڵاو کردوێتەوە بەوەی کە ڤایرۆسەکە ناگواسترێتەوە بۆ مرۆڤ. سەرۆکی ئەمریکا تاکیدیشی کردوێتەوە کە ڕێکخراوی تەندروستی جیهانی نەیتوانیوە بە ئاشکرا داوا لە چین بکات لێکۆڵینەوەیکی سربەخۆ لەسەر سەرچاوی بڵاوبوونەوەی ڤایرۆسەکە بکرێت. ترامپ لە نامەکەیدا ئاماژەی بۆ وەش کردووە کە شی جینگپینگ سەرۆکی چین فشاری خستووەتە سەر ڕێکخراوی تەندروستی جیهانی بۆ ئەوەی بڵێت ڤایرۆسی کۆرۆنا مەترسی لەسەر تەندروستی جیهان دروست ناکات. ترامپ داوای لە ڕێکخراوی تەندروستی جیهانیش کردووە کە لە 30 ڕۆژدا چاکسازی ڕێشەیی لە ڕێکخراوەکەیاندا بکەن ئەگەرنا ئەمریکا هاوکاریەدارەکانی خۆی بۆ ڕێکخراوەکە ڕادەگرێت. ئەوە لە کاتێکدایە کە ئەمریکا گەورەترین سەرچاوەی هاوکاریەداراییەکانە بۆ ڕێکخراوی تەندروستی جیهانی و ساڵانە نزیکەی 450 ملیۆن دلار دەبەخشێتە ئەو ڕێکخراوە جیهانیە. چەند هەفتەیە کە سەرۆکی ئەمریکا تەندروستی جیهانی بەوە تاوانبارەکات کە ئاگادارکردنەوەی پێشوەختەی لەسەر مەترسیەکانی ئەو ڤایرۆسە ترسناکە نەداوە و کوێرانە لە پشت وڵاتی چینەوە وەستاوە و هۆشداریدانەکانی ئەمریکایان لەسەر ئاستی مەترسیەکانی ئەو ڤایرۆسە ڕەت کردوتەوە کە لە کۆتایەکانی ساڵی ڕابردوودا لە ناوچەی ووهانی ناوەڕاستی چین بڵاو بووە. لای خۆشیەوە مایک پۆمپیۆی وەزیری دەرەوەی ئەمریکا بڕیارێکی ڕێکخراوی تەندروستی جیهانی ئیدانە کرد سەبارەت بە دواخستنی بڕیاری دانانی تایوان وەک چاودێرێک بۆ لێکۆڵینەوەکان لەسەر ئەو پەتایە و ڕەشی گیان هەڵوێستی ڕێکخراوەکە ڕاستی بۆ چوونەکانی ئەمریکا دەسەرمێنێت بەوەی کە ڕێکخراوی تەندروستی جیهانی ملکەچی چین بووە. وەزیری دەرەوەی ئەمریکا ڕاشیگیان تیدرۆس ئیدهانۆم گێبریسۆس سەرۆکی ڕێکخراوەکە بڕیاری سربەخۆیانەی لە ڕێکخراوی تەندروستی جیهانی سندوتەوە بۆ سوودوەرگرتن لە ڕۆڵ و توانازانستیەکانی تایوان کە لە بواری پەتاگواستراوەکاندا شارەزایەکی باشی هەیە و ئەو هەڵوێستەش زیان بە ڕازگۆیی ڕێکخراوەکە و کاریگەریەکانی دەگەێنێت لە کاتێکدا کە جیهان پێویستێکی زۆری بەو ڕێکخراوە تەندروستی هەیە.